پیاوێک دەڵێ کاتێک نیوەڕۆ گەڕامەوە ماڵ و هاوسەرەکەم دەرگای لێکردمەوە زۆر بە بێزاری و ڕووگرژیەوە هاوسەرەکەم بینی لێم پرسی چی ڕووی داوە بە دەنگێکی کز و شڵەژاویەوە گوتی کوڕەکەمان بە خێرایی و دوو دڵیەوە بەرەو ژووری منداڵەکانم ڕام کرد بینیم کوڕەکەم لەسەر جێگاکەی بە دڵشکاوی و خەمباریەوە پاڵ کەوتووە و فرمێسکی لە چاوان قەتیسماوە کوڕەکەم لە باوەش گرت و پرسیارەکەم دووبارە کردەوە چی ڕووی داوە وەرامی نەدامەوە دەستم لەسەر نێوچاوانی کوڕەکەم دانا هیچ نیشانەیەکی نەخۆشی پێوە دیار نەبوو جارێکی تر پرسیارم کردەوە چی ڕووی داوە هاوسەرەکەم پێداگر بوو لەسەر بێدەنجەکەی خۆی تێگەیشتم کەوا نایەوێ لەبەردەم ئەم منداڵە بچووکە قسە بکات ئاماژەیەکم بۆی کرد کەوا بچێتە ژوورەکەی خۆمان منیش بە دوایدا چووم کاتێک دەستی بە جێڕانەوەی ئەو شتانە کرد کە ئەم بەیانیە ڕوویاندا بوو تێگەیشتم کە چی بووە ئەم چیرۆکە سەرەتایەکی هەیە کە هاوسەرەکەم نایزانێ هاوسەرەکەم تەنها بەشی دووەمی چیرۆکەکە دەزانێ اینجا من دەستم کرد بە جێڕانەوەی بەشی یەکەمی چیرۆکەکە بۆ هاوسەرەکەم تاوەکو تێبگات کە چی ڕوویداوە و چی ڕوو دەدات چیرۆکەکە بە کورتی ئەوەیە من زۆر حەز بەوە دەکەم لە ناو سێ منداڵەکان بخەوم ئەسما عایشە ئەم کوڕە بچکۆڵەمان زۆر جار لە ژووری خەوتنی خۆم ڕام دەکرد تاوەکو بە بەژنە درێژەکەمەوە بچمە نێو سیسەمە بچووکەکەیانەوە و لە نێو ئەواندا بخەوم ئەوان زۆر دڵخۆش دەبوون بەوە بەڵام لە ڕاستیدا من زۆر دڵخۆشتر دەبووم لەوان بەم کارە بێگومان دەبوایە هەندێک چیرۆک بۆ منداڵەکانم بجێڕمەوە تاوەکو کاتێکی خۆش بەسەر بەرین لەگاڵ منداڵەکانم ئەسمای 8 ساڵان بەردەوام داوای چیرۆکی پێغەمبەر یوسفی دەکرد بەڵام عایشە حەزی بە چیرۆکی موسا و فیرعەون بوو یاخۆت چیرۆکی پیاوە باشەکە و پیاوە خراپەکە بەو شێوە ناوی نابوو کوڕا بچووکەکەشم بێ هیچ گلەیەک گوێی لە چیرۆکەکان ڕادەگرت هەر چیرۆکێک بوایە لەبارەی حەزرەتی یوسف یان حەزرەتی موسا بایە شەوێک هەمان پرسیاری شەوەکانی ترم کردەوە پێغەمبەر یوسف یان پێغەمبەر موسا هەر یەکێک لەوان هاواری کرد و داوای ئەو چیرۆکەی کرد کە حەزی پێیەتی بەڵام تووشی سەرسوڕمان بووم کاتێک کوڕا بچووکەکەم قسەی هەمووانی بڕی و هاواری کرد چیرۆکی عومەری کوڕی خەتاب سەرم سوڕمە لەم داوایە نامۆیە من پێشتر هیچ چیرۆکێکی پێشەوە عومەرم بۆیان نەجێڕابووەوە بەڵکو ڕەنگە هەرگیز ناوی پێشەوە عومەرم لەلایەن نەهێنابێ چۆن پێشەوە عومەری ناسی چۆنە داوای چیرۆکی ئەو دەکات نەمیست بیڕەنجێنم چیرۆکێکم لەبارەی پێشەوە عومەری کوڕی خەتاب بۆ جێڕایەوە باسی ئەو چیرۆکەم کرد کاتێک ئیمامی عومەر بەشەو دەچێتە ناو کوچە و کۆڵانەکانی شاری مەدینە تا ئاگاداری حاڵ و گوزەرانی خەڵکی ببێت اینجا گوێی لە گریانی کۆمەڵە منداڵێک بوو کە لە برسان دەگریان و دایکیان منجەڵێکی لەسەر ئاگر دانابوو ئاوی تێدا بوو وای نیشان دەدا کەوا دوای کەمێک خواردنێکیان بۆ ئامادە دەکات و
برسیەتیان پێ دەڕەوێنێتەوە. باسی ئەوەم بۆ کردن چۆن ئیمامی عومەر گریا و ئینجا گەڕایەوە فەردە گەرمێکی بەسەر شانەکانیدا و هەڵی گرت و ئینجا خۆی خواردنی بۆ منداڵەکان دروست کرد و تاوەکو هەموویان تێریان نەخوارد و نەخەوتن جێی نەهێشتن. ئەو شەوە کوڕا بچووکەکەم بە دڵخۆشیەوە خەوت بەم چیرۆکە. لە شەوی داهاتوو زۆر سەرسام بووم بەوەی کوڕا بچووکەکەم گوتی ئەم شەو من چیرۆکی پێشەوە عومەرتان بۆ دەجێڕمەوە. بەگاڵتەوە پێم گوت ئەزانی بیجێڕیتەوە؟ بە تامەزرۆیەوە گوتی بەڵێ، ناتوانم سەرسامی خۆم دەرنەبڕم لەوەی چۆن وەکو من دووبارەی دەکردەوە، وەکو ئەوە وابوو جیهازێکی دەنگ تۆمارکردن بێت. لە شەوی داهاتوو حەزی لێبوو چیرۆکێکی تری ئیمامی عومەری گوێ لێ بێ. چیرۆکی ئەو قیبتیە میسریەم بۆ جێڕایەوە کەوا کوڕی عەمری کوڕی عاس لێیدا بوو. ئەوم بۆ باس کرد چۆن عومەری کوڕی خەتاب قامچیەکەیدا دەستی قیبتیەکە و لە کوڕی عەمری کوڕی عاسیدا. لە شەوی داهاتوو ئەو چیرۆکەی وەکو خۆی بۆم جێڕایەوە ئەویشی لەبەر کردبوو. نزیکەی مانگێکمان بەڕێ کرد. هەر شەوێک چیرۆکێکم لەبارەی ئیمامی عومەرەوە بۆ دەجێڕایەوە، لەبارەی عەدالەتی یان لەبارەی تەقوای. بۆ شەوی داهاتوو ئەویش دووبارەی دەکردەوە بۆمان. شەوێک پرسیارێکی لە ناکاوی لێکردم و سەرسامی کردم بەو پرسیارە نامۆیە. گوتی ئایا پێشەوە عومەر مردووە؟ خەریک بوو پێی بڵێم بەڵێ مردووە، بەڵام سەیرم کرد کەوا بە تەواوی پەیوەست بووە بە کەسایەتی پێشەوە عومەرەوە. لەبەر ئەوە ڕەنگە تووشی سەدمەیەک بێت ئەگەر پێی بڵێم مردووە. خۆم لە وەرامی ئەو پرسیارە دزیەوە. شەوی داهاتوو هەمان پرسیاری کردەوە. دووبارە ڕام کرد لە وەرامدانەوەی ئەو پرسیارە. لە دوای ئەوە ئیتر خۆم دەدزیەوە لەوەی لەگەڵ منداڵەکانم بخەوم تاوەکو کوڕە بچووکەکەم ئەم پرسیارەم لێ نەکات. بەیانی ئەمڕۆ لەگەڵ دایکی چوەتە دەرەوە. لە ڕێگادا گەیشتبوونە ئافرەتێک کە منداڵێکی لەسەر شانەوە بوو دەگریا. ئافرەتەکەش داوای لە خەڵکی دەکرد شتێکی پێ بدەن تاوەکو بە منداڵەکەی بدات و تێری بکات و گیری بکاتەوە. هەموو خەڵکی سەرسام بوون لەوەی. کوڕەکەم هاواری کرد و پێی گوت دڵتەنگ مەبە، عومەری کوڕی خەتاب خواردن بۆ تۆ بۆ منداڵەکەت دەهێنێ. دایکی ڕایکێشا دوای ئەوەی هەندێ پارەی خستە ناو دەستی ئافرەتەکەوە. دوای ڕۆیشتنی چەند هەنگاوێکی تر گەنجێکی بەهێز و بازووی بینی لە کەسێکی لاوازی دەدا بە شێوەیەکی وەحشیانە و دڕندانە. منداڵە بچکۆڵانەکەم هاواری کرد و گوتی ئەی خەڵکینە، بانگی عومەری کوڕی خەتاب بکەن با ڕێگری لەو ستەمە بکات. هاوسەرەکەم سەیری دەوروبەری خۆی کرد. هەمویان سەرنجیان خستۆتە سەر منداڵەکەم و هاوسەرەکەم زۆر سەرسام بوو بەوەی بڕیاریدا بە خێرایی بگەڕێتەوە ماڵەوە. بەڵام پێش ئەوەی بگاتەوە ماڵەوە سوالکەرێکی شڕ و شپڕێ و جڵدڕاو هاتە پێشی و داوای یارمەتی لێ کرد. ئەویش هەندێک پارەی پێدا و بەرەو دەرگای ماڵەوە ڕۆیشت. بەڵام هێشتا دوو پەیژە سەر نەکەوت بوو. کاتێک هاوسەری دەرگاوانەکە ڕایگرت و پێی گوت هاوسەرەکەم نەخۆشە و لە چارەخانەیە، دەکرێ یارمەتیەکمان بدەیت؟ ئالێرەدا منداڵەکەم هاواری کرد بەڕوویدا و گوتی ئایا پێشەوە عومەر
مردووە. کاتێک چوونە ناو شوقەکەوە چوونە ژوورەوە دەنجی تەلەڤیزیۆنەکە بەرز بوو. پێشکەشکاری هەواڵەکان باسی ئەوەی دەکرد کەوا یەهودیەکان چیان لە قودس کردووە و چۆن دەورەی مزگەوتی ئەقسایان داوە و ئازاری مسلمانان دەدەن. منداڵەکەم خێرا بەرەو تەلەڤیزیۆنەکە ڕۆیشت و سەیری سەربازە چەکدارەکانی یەهودی دەکرد کەوا چۆن بە دڕندانەیی ئازاری مسلمانان دەدەن و بە گوللە لێیان دەدەن و دەیان کوژن. ئاوڕیدایە و بۆ لای دایکی و گوتی کەواتە عومەری کوڕی خەتاب مرد. هەردەگریا و ئەو قسەی دووبارە دەکردەوە پێشەوە عومەر مرد، پێشەوە عومەر مرد. منداڵە بچکۆڵانەکەم دەرگای ژوورەکەی کردەوە و هاوسەرەکەم بێدەنگ بوو چیرۆکەکەی تەواو نەکرد. پێویستیم بەوە نەبوو چیرۆکەکە تەواو بکات چونکە چیرۆکەکە لێرەوە کۆتایی پێهاتووە. بچکۆڵانەکەم بەرەو لای من هات بە چەند هەنگاوێکی هێواش و لە چاوەکانی تێڕوانینی گلەیی هەبوو. گوتی ئایا پێشەوە عومەر مردیە؟ هەڵم گرت و بەرزم کردەوە تا ڕووی کەوتە بەرامبەر ڕووم. زەردەخەنەیەکم خستە سەر لێوانم و پێم گوت دایکت حامیلەیە، دوای 2 مانگ منداڵی دەبێ، عومەر لە دایک دەبێ. بەدڵخۆشیەوە هاواری کرد و گوتی عومەری کوڕی خەتاب؟ گوتم بەڵێ بەڵێ عومەری کوڕی خەتاب لە دایک دەبێ. بە دەنگێکی بەرزەوە پێکەنی و خۆی خستە باوەشمەوە هەر دەیگوت عومەری کوڕی خەتاب، عومەری کوڕی خەتاب. فرمێسکەکانی خۆم گرت و ڕەحمەتم بۆ عومەری کوڕی خەتاب نارد. بەڵێ عومەری کوڕی خەتاب مرد، بەڵام ئەو ئومەتە ئیسلامیەی کە عومەری هێنایە سەر دونیا نەمردووە. بەڵێ پێشەوە عومەر مرد، بەڵام ئەو قورئانە نەمردووە کە عومەر کاری پێدەکرد. بەڵێ پێشەوە عومەر مرد، بەڵام ئازایەتی و مەردایەتی و پیاوەتی نەمردووە کە ئیسلام بەرهەمی هێناوە. بەڵێ ئیمامی عومەر مرد، بەڵام لە ئومەتی ئێمە هەزاران هەزار عومەر پەیدا دەبێ و لەدایک دەبێ. سوێنتان دەدەم بە پەروەردگار کە منداڵەکانتان بە شێوەیەکی سەلامەت و دروست پەروەردە بکەن و لەو کارەدا پشت بە پەروەردگار ببەستن، بەڵکو لە نێوانیاندا ئەگەر یەک عومەریش بێت پەیدا بێت و دووبارە بێتەوە. داوا لە پەروەردگاری بەرز دەکەین یاوەرمان بێت لە پەروەردەکردنی منداڵەکانمان بە شێوەیەکی تەندروست.